شاری ڕانیا قەزایەکی سەر بە پارێزگای سلێمانیە لە هەرێمی کوردستانی باشوور. دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی کوردستانی عێراق و باکووری ڕۆژئاوای پارێزگای سلێمانی و نزیکەی 136 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوورە. لە پڵنگان 9 کیلۆمەتر، لە مەرگا 18 کیلۆمەتر، لە حاجیاوە 8 کیلۆمەتر، لە چوارقورنا 5 کیلۆمەتر، لە قەڵاتزێ 31 کیلۆمەتر، لە سەنگەسەر 15 کیلۆمەتر، لە هەولێر 132 کیلۆمەتر و لە کۆیەوە 67 کیلۆمەتر دوورە. ناوەندی ڕانیا جگە لەوەی کە زەید و کان لە بەینیدایە، بەشی باکووری بەچیای چێوەڕەش و بەشی باشووری بەچیاکانی حاجیلە و ماکۆک دەورە دراوە. لە نێوان ڕانیە چوارقورنا چیایەکی بچووکەیە پێی دەڵێن کلکەی کۆڵێن. بە هەمان شێوە لە نێوان ڕانیە قەڵاتزێ کلکە چیایەک هەیە بە ناوی دەربەند. ناوەندی ڕانیا ڕووبەرەکەی 8 کیلۆمەتر دووجایە، 3200 دۆنمە و 580 مەتر بەرزە لە ئاسی ڕووی دەریاوە. دەکەوێتە هێڵی یەکتر بڕی 53 بۆ 54 دەرەجەی باکوور لەگەڵ هێڵی بازنەی پانی 17 بۆ 36 دەرەجەی ڕۆژهەڵات. ڕادەی بارانبارین 900 بۆ 1050 ملیمتر لە ساڵێکدایە و ئاو هەوای لە هاویندا گەرم و وشکە و لە زستاندا سارد و باراناویە و لە پاییزدا شێدارە. دەشتی ڕانیا 30 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژاوا و پانی لە نێوان 20 بۆ 30 کیلۆمەتردایە. ڕووبەرەکەی 800 کیلۆمەتر دووجایە، بە یەکێک لە گرنگترین ناوچە کشت و کاڵیەکانی کوردستاندا دەنرێت. قەزای ڕانیا پێک دێت لە ناوەندی شاری ڕانیە و 4 ناحیەی سەرکەبکان، حاجیاوە، چوارقورنە و سەروچاوە و 126 گوندی بەسەرەوەیە. دانیشتوانی ناو شاری ڕانیا ئێستا 95,000 کەسە. دانیشتوانی گشتی قەزاکەش 205,000 کەسە. ڕانیە کاتی خۆی شارۆچکەیەکی بچووکی جێنشینێکی یەکجار کۆم بووە کە مێژوەکەی بۆ چەندین هەزار ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە کە قەڵای سەرگردەکەی شایەتە. ڕانیا لە ناوەڕاستی سەدەی 17 سەر بە ئەمارەتی بابان و دواتر کەوتووەتە ژێر حوکمڕانی ئیمارەتی سۆرانەوە لە ڕواندز، پاشان کەوتووەتە ژێر دەسەڵاتی عوسمانیەکان. ڕانیا بەپێی بەڵگەیەکی عوسمانیەکان لە کۆتاییەکانی سەدەی 18دا قەزایەکی سەر بە سنجاقی سلێمانی سەر بە ویلایەتی شارەزور بووە کە ناوەندەکەی لە کەرکووک بووە. دواتر خراوەتە سەر هەولێر و لە ساڵی 1956 خراوەتە سەر پارێزگای سلێمانی. گەڕەکی قەڵات. گەڕەکی قەڵات کۆنترین گەڕەکی شاری ڕانیەیە و دەکرێت مێژووی ڕانیەی لێ بخوێنرێتەوە. شوێنەواری 8 چین سوکنایی مرۆڤی تێدا بینراوە. مێژووی قەڵاتی ڕانیا بۆ 6,000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە و بەهۆی سەرچاوەی ئاوی قولە و شوێرەکانی ژیانی تێدا بووە. قەڵاتی ڕانیا بەرزیەکەی 50 بۆ 60 مەتر بووە. ڕووبەری سەرەوەی بە حیسابی چاندن 8 بۆ 10 دۆنم بووە. لە ناو قەڵاتەکە کانیەک هەبووە بە ناوی کوێرەکانی کە لە ئێستادا کەوتووەتە ناو مزگەوتی گەورە و لە کۆندا لە شێوەی کارێز بووە بۆ دانیشتوانی قەڵا. عەلی سەید گەورانی لە باسی قەڵاتی ڕانیە دەڵێ گردێکی کۆنی تێدایە، خانووی چینچین بەسەریەوە دروست کراوە بە دەستوری قەڵاتی هەولێر.
قولە بە سەرچاوەیەکی گرنگی ئاوی سەرەکی شاری ڕانیەدا دەنرێت کە دەکەوێتە سنتەری شار و لە نیمچە چاڵێکدایە لە سەعاتێکدا 1000 مەتر سێجا ئاوی لێ وەردەگیرێ. ئەو سەرچاوەیە ئاوێکی پاک و بێگەر دەردەکات و لە خوار گەڕەکی قەڵاتەوە دەڕژێتە دەشتی بتوێنەوە. مامۆستا عەبدوڕەقیب یوسف دەڵێت زۆربەی شوێنە ئاسەواریەکانی ڕانیا ژێرکەوتون و ئەسەریان نەماوە. یەکێک لەوانە و لە ڕانیا بەردەخەز نەبووە، لە ئێستادا دەکەوێتە پشت ڕێگای قولەوە کە تەنها 3 بەردی تر لەو شێوەیە لە کوردستاندا هەن. بەڕای مامۆستا ئەو بەردە سەکۆی مەعبەدێک بووە لە پەرستگای زەردەشتی یان میترایی. سەرچاوەی ڕەشەمێرگ یەکێک لە سەرچاوەکانی ئاو لە شاری ڕانیا سەرچاوەی ڕەشەمێرگە کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری ڕانیە و لە خوار گوندی تیتۆکەیە کە لە وەرزی بەهاراندا دەزێتەوە. خوالێ خۆش بوو ڕەشید هەوێز لە دیمانەیەکی دیکۆمێنتاری سنتەری گەنجانی ڕانیەدا دەڵێت بەهاران بەتایبەت لە مانگی 4 لە دوای نیوەڕۆیان بازار کەسی لێ نەدەما، دەچوون بۆ سەرچاوەی ڕەشەمێرگ کە نیمچە سەیرانگایەک بووە. شایی و ڕەشبەڵەک دەکرا، تاقمی پیاوان و تاقمی ژنان هەبوو، خەڵکی دەرین پاکە بوون، خەڵکی دەروون پاک هەبوون. ئێستاش بەهۆی فراوان بوون و گەشەی شار کەوتووەتە ناو ماڵانەوە. گردەدێمە گردەدێمە دەکەوێتە خوار گەڕەکی قەڵاتی شاری ڕانیەوە. ئەم گردان مێژووی بۆ چەندین هەزار ساڵ پێشزاین دەگەڕێتەوە کە بە درێژایی مێژوو ژیان لەو ناوچەیەدا هەبووە. لەم گردەدا ئاسەواری، وەرکە، ئەکەدی، ئاشووری کۆن، حۆری و میدی دۆزراونەتەوە لەگەڵ شوێنەواری پەرستگایەکی کۆن. ئەم گردە دەکەوێتە دەشتە بە پیت و جوانەکەی ڕانیەوە. لە ساڵانی 50 بۆ سەرەوەی سەدەی ڕابردوو شوێنی ئاهەنگ و سەیرانی خەڵکی شارەکە بووە. گردەدێمە ڕۆژگارێک خاوەن مێژووی خۆی بووە. دوای پشکنین ئەو سەردەمانەی لێ دەستنیشان کراوە. وەرکە 3000 ساڵ پێشزاین، ئەکەدی 2500 ساڵ پێشزاین، ئاشووری 2000 ساڵ پێشزاین و چەندان سەردەم و ئاسەواری دیکەی مێژووی. گردی شمشارە گردی شمشاران دەکەوێتە دەستەچەپی زەی بچووک 7 کیلۆمەتر لە شاری ڕانیەوە دوورە. لە ساڵی 1957 بۆ 1959 لە کاتی دروستکردنی بەنداوی دوکان و پێش ژێر ئاوکەوتنی کاری پشکنینی بۆ کراوە. ساڵی 1957 تیمێکی دانیمارکی بە سەرۆکایەتی دکتۆر هارالد ئەنگهۆڵت و دکتۆر یۆرگن لاسیسۆ و خالید ئەعزەمی نوێنەری ئاسەواری عێراقی پشکنینیان بۆ کردووە. 16 چین خانووی لێدۆزراوەتەوە لە سەردەمی چەرمۆی پێش سەردەمی گڵین دەست پێ دەکات هەتا سەدەی دووەم و سێمی کۆچی بە بەردەوام ئاوەدان بووە. گردی شمشارە بەرزیەکەی 19 مەتر و پانیەکەی 60 مەتر و درێژیەکەی
330 مەترە. لە کاری پشکنیندا 245 لەوحی نووسراوی سەدەی 18 پێشزاین لێی دۆزراوەتەوە لەگەڵ چەندان ئاساری تری گرانبەها، بەتایبەت لە ژوورێکی کۆشکی یەکێک لە چینەکانی گردەکەدا ژمارەیەک لەوحی قوڕی سەردەمی بابلی کۆن دۆزراوەتەوە کە بە خەتی میخی و زمانی ئەکەدی بوون. بەشێکی نامەکان بۆ فەرمانڕەوایەتی ئەو کاتی ناوچەکە بە ناوی کواری نێردراوە کە فەرمانڕەوای شمشارە بووە. بەشێکی نامەکان بۆ فەرمانڕەوایەکی ئەو کاتی ناوچەکە بە ناوی کواری نێردراوە کە فەرمانڕەوای شمشارە بووە سەر بە فەرمانڕەوای پادشای ئاشووری شامسی ئەدادی یەکەم. لە ساڵی 1958 دەستەیەکی عێراقی تا ساڵی 1959 بە سەرۆکایەتی عەبدولقادر تکریتی پشکنی ویانە. 16 چینی خانوویان دیاری کردووە. چینی یەکەم تا سێیەم سەردەمی ئیسلام تا سەدەی 12 چینی چوارەم تا هەشتەم سەردەمی قوڕی و ئاشووری کۆن و خەتی بزماری. چینی نۆیەم تا 16هەم سەردەمی پێشفەخفوری. جگەل لە گردی شمشارە شوێنەوارناسان 50 گردی تری مێژووییان لە ناوچەکە دیاری کردووە کە کاری پشکنین بۆ گردی بازمووسیان، دووگردان، گردە دێمە، کامەریان، کامەم و قوڕەشینە کراوە کە پاژماوە و شوێنەواری سەردەمەکانی وەرکا و ئەکەد و ئاشوور و حۆری و میدی و چەندان سەردەمی تری تێدا دۆزراوەتەوە. ئەو دەقانەی لە شمشارە و بازمووسیان دۆزراونەتەوە زۆر گرنگن لە بواری دیپلۆماسی و سەربازی و هەواڵگری و مێژوویەوە تا ئێستا چەندان لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی لەسەر کراوە. گەڕاو لە نزیک گوندی قوڕەگۆ گۆماوێک هەیە بە ناوی گەڕاو کە مادەی کانزایی و کبریتی تێدایە و زۆر لە هاوڵاتیان بەکاری دێنن بۆ چارەسەری نەخۆشی پێست. ئەم گەڕاوە ڕووبەرەکەی 400 بە 500 مەتر دووجایە. دەربەندی ڕانیا. دەربەندی ڕانیا وەک سەرچاوەکان باسی دەکەن دەروازەی ڕەتبوونی لەشکرەکان بووە لە دۆڵی نێوان دوو ڕووبار. دەربەندی ڕانیا لە سەرچاوە عەرەبیە کۆنەکان ناوی دەربەند قەرابلی، دەربەند قەرابل یان قەرایلە. شارێکی کۆن لە بەردەم دەربەندا کە سەربازگەی ئینگلیزەکان بووە هەبووە. عەبدوڕەقیب یوسف ساڵی 1973 بۆ یەکەم جار ئەو شارەی دۆزیوەتەوە. سەرجۆنی هەشتەمی ئەکەدی لە ساڵی 1940 پێشزاین بە دەربەندی ڕانیەدا بەخۆی و لەشکرەکەی ڕەت بووە بەرەو ئێران. شەڕی دەربەند لە ساڵی 1922 بە یەکێک لە دیارترین ڕووداوەکانی ئەم ناوچەیەدا دەنرێت کە تێیدا حاکمی سیاسی ئینگلیز کە بارەگاکەی لە دەربەند بووە لەلایەن خێڵ و مەجلیسی میلی و خەڵکی ناوچەکەوە پەلامار دەدرێ و لە ناوچەکە دەردەکرێت. لە لای دەستەڕاستی دەربەند لە خۆرهەڵاتی شاری ڕانیا هەڵکۆڵدراو یان هەڵکەندراوێکی مێژووی هەیە کە وێنەی مرۆڤێکە. بەڕای هەندێک لە شوێنەوارناسان پاشایەکی گوتی یان لۆلۆییە لە دەوڵەتە کۆنەکانی کوردستان. لە نەخشەی شوێنەواری عێراقدا بەم شێوەیە باسکراوە. لەو شوێنەی زەی بچووک دەڕژێتە دەشتی ڕانیەوە هەڵکۆڵدراوێک هەیە کە بریتیە لە لەوحێک کە لەسەر شاخ هەڵکۆڵدراوە و بەپانی مەترێک و بەرزی 6 سانتیمەتر و نزیکەی 20 مەتر لە زەویەوە بەرزە کە زۆر لە نووسراوەکەی نرامسین دەچێت.
مامۆستا عەبدوڕەقیب یوسف لە چاوپێکەوتنێکیدا دەڵێت مێژووی پەیکەری دەربەندی ڕانیە دەگەڕێتەوە بۆ 4000 ساڵ پێش ئێستا. ئەویش هی مەلیکێکە کە نە ئاشووری نە بابلیە، بەڵکو مەلیکێکی خەڵکی ناوچەکەیە. لەسەر ئەو پەیکەرە نووسینیش هەبووە، بەڵام بەداخەوە نەکەوتووەتە بەردەست و کە زۆر پەیوەندیدار بووە بە پەیکەرەکەوە کە ئێستا ئەویش زۆر تێکچووە. شاخی کێوەڕەش بە پێی قسەی هەندێک لە پیاو بە تەمەنەکانی ئەم شارە لە سەرنەمی کۆن شار بە بناری شاخی کێوەڕەشەوە بووە، لە هەنجیرەوە تا دەربەند بە شاخەوە بووە، ئاو نەبووە. ژنان هاتوون بۆ ئاوی قولە و کوندە ئاویان بردووەتەوە لە ژێر شاخی کێوەڕەش، هەر لە هەنجیرە و تیتۆکە بگرێت تا دەربەندی ڕانیە شوێنی ئاسەواری تێدایە. شاخی کێوەڕەش لە باکووری شاری ڕانیەیە و بەرزیەکەی 1200 مەترە لە ئاستی ڕووی دەریاوە کە بە جیاکەرەوەی دەشتی بیتوێن و پشت دەردادەنرێت. کێوەڕەش وەک لە ناوەکەیەوە دەردەکەوێت چیایەکی بە سروشت ڕەش هەڵکەوتووە، بە تایبەت کاتێک کە بارانی بەسەردا دەبارێ. لە چیای ماکۆکەوە شوورەیەک بە گوندی نۆرێدا شۆڕ دەبێتەوە و دەپەڕێتەوە بۆ گوندی دێرێ و سەر دەکەوێت بەسەر چیای کێوەڕەش و بە درێژایی چیاکە دەکشێت بەرەو دەربەند. لە سەروی بناری چیای کێوەڕەش گوندی تیتۆکە و هەنجیرەیە، لەگەڵ گوندی کونەسێ کە دەکەوێتە خوار ئەشکەوتی کونەسێوە. دیارترین لووتکەکانی ناسراون بە خوچکی ئینگلیز و خوچکی برای مەخۆس. هەروەها ئەشکەوتێکی تر لە سەروی گەڕەکی سەیداوا و سەرەتای غابات بە ناوی کونەسپیلک هەیە. لە گۆڕمەریەم کە دەکەوێتە پانتایەکی سەروی چیاکەوە و لە لای دەستە ڕاستی خۆرهەڵاتی کێوەڕەشە. دەشتی بتوێن ئەم دەشتە بە گرنگترین ناوچەی کشت و کاڵیدا دەنرێت. دەشتێکی پانوبەرینە کە درێژیەکەی 30 کیلۆمەترە لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژاوا، پانیشی لە نێوان 20 بۆ 30 کیلۆمەتردایە. ڕووبەرەکەی 800 کیلۆمەتر دووجایە و بەرزیەکەی لە نێوان 500 بۆ 600 مەتردایە لە ئاستی دەریاوە. دەشتی ڕانیە بەگشتی لە ڕووی داهاتی ئاوەوە بە ناوچەیەکی دەوڵەمەنددا دەنرێت لە ڕووی ئاوی سەرزەوی و ژێرزەویەوە. زەی بچووک کە بەلای باشووری خۆرهەڵاتیدا تێدەپەڕێ بووەتە هۆی دابینکردنی ئاو و بۆ زۆربەی دەشتەکانی دەوروبەری ناوچەی ڕانیە. دەشتی ڕانیە بەگشتی لە ڕووی داهاتی ئاوەوە بە ناوچەیەکی دەوڵەمەنددا دەنرێت لە ڕووی ئاوی سەرزەوی و ژێرزەویەوە. زەی بچووک کە بەلای باشووری خۆرهەڵاتیدا تێدەپەڕێ بووەتە هۆی دابینکردنی ئاو بۆ زۆربەی دەشتەکانی دەوروبەری ناوچەی ڕانیە. ئەم دەشتە ڕۆڵێکی گەورەی هەیە لە بەرهەمهێنانی بەرووبوومە کشت و کاڵیەکان بەهۆی زۆری باران کە لە هەندێک شوێن دەگاتە 900 بۆ 1050 میلیمتر لە ساڵێکدا و ئاوی زۆر بە باشترین دەشتایی دادەنرێت. ئەم دەشتە نزیکەی ڕێژەی لە سەتادەی ڕووبەری پارێزگای شاری سلێمانی پێک دەهێنێ، بەڵام ڕێژەی زەوی کشت و کاڵی دەگاتە لە 140 کە دەکاتە 142816 دۆنم و 93071 دۆنمی دێمەکارە و 49485 دۆنمی بەراوە. 260 دۆنمی بێستان و باخچەیە کەواتە لە 153 کۆی زەوی کشت و کاڵی پارێزگای سلێمانی پێک دەهێنێ.
ئەو ساڵانەی کە وشکە ساڵان نزیکەی 10 بۆ 20,000 دۆنم زەوی مەغمورە دەردەکەوێت کە زۆر بەپیتە بۆ کشت و کاڵ. Şeyda